هاتیمە بازاڕێ ئەو ڕۆژ شێف خواردنەکی زۆر جیاواز لێ دەنێتن بە کودی هەندێکشمان پێی دەڵێن کوولەکە ئەو جە ئێستا دەچم هەندێک کودی زۆر جوان لە بۆ شێفی دەکرم و ئەو شتێکمان لۆ لێ دەنێتن بە کودی و بە ماست و هەست دەکەم ئەو خواردنەش عینەن بەهاریە لەبەرەوەی کودی تێدایە و ماستیشی تێدایە بەڵام یەکەم جارە من دەبینم ئەوە خواردنەی و تاقی دەکەمەوە ئەو جە ئێستا با بچین کودیەکەی لە بۆ بکڕین و بزانین دەچینە چەند دەر لە بۆی مەتبەخەکەمان دابنین. ئێستاش ئەوە هەندێک کودی دەبینم لەوێن دەردانرایە. سەلام عەلەیکم ماما. عەلەیکم سەلام بەخێر سلام باش سپاس دەکەم بازارت کووە؟ بازار باشە الحەمدوللا الحەمدوللا پێدەستی شتەکان هەموو تازە و فرێش بی هەموو شتەکانمان ڕۆژانە بۆمان دێتن. سەلامەت بی ماما سەرکەوتوو بی ئەو کودیە بە چەندە چیلۆی؟ ئەو کودیە چیلۆی بە 1500 خۆمانەیە زۆر باشە شتەکەمان بە زۆری خۆمانەیە دەستەکان خۆش بیتن سەلامەت بی. ئەو ڕۆمە کودیمان لە بۆ دۆڵمەی نییە بینەران شێف شتێکی جیاواز دروست دەکاتن کودیەکان ماشەڵا زۆر ناسکە جوانە کودیەکان خۆمانە دایمە جوانە ئەرێوەڵا دەستت خۆش بیتن سەلامەت بی. ئەوجا لە بۆشم بچێشەنە ئەوە باش نییە ئەوە باشترە مامە ئەلێرانە ئەو وەرزەی زۆر چ دەفرۆشرێ پاقلەتەیە و پاقلەی تەڕتەیە و خاستەتەن لە کاتی ڕەمەزاندا بە زۆری سەوزە زۆر دەفرۆشێتن زۆر باشە زۆر سەرفیاتی لەسەرە وەکو تەماتۆ خیاریش دەفرۆشێتن خورماش بە سەرفیاتی گەلە زۆرە لە زۆر ڕاستە بەربانج و شتیوا ئەوە پاکەتی 3000 مامەجە ئەوە ئەگەر لە بۆمان بچێشی سەرچاوە با بزانین چیلۆیەکە دەستەکانت خۆش بێ چیلۆیەکی ڕێکە یارە یار 20 بێنێ دەست خۆش بی سپاس دەکەم. ئەلێرە ڕاگرە کاک دەها دەست خۆش بی. یا ئەڵڵه ئێستا ئەمە دووبارە لە گوندی ناوکەندانین لە پرۆگرامی پێشوش لە گوندی ناوکەندان بووین بەڵام ئێستا لە گوندی ناوکەندانی سەرەینا ئی پرۆگرامی پێشوو لە خوارێ بوون. ماشەڵڵا گوند یەک کەش و هەوای ئەوەندە خۆش و فێنکی هەیە زۆر تایبەتە و لە هەمان کات ئەو خاتونە ئەو دایە ئەو قەنەفرەی دایتە من بۆنی زۆر زۆر خۆشە ئەوها لەسەر جلی کوردیەکانم بەستیتم ئەلێرانە زۆر لە بۆ خۆیان ئەشتانە دروست دەکەن ئێستاش چەند کچەکی گوندەکەی دەبینم با بڕۆین هەندێک پرسیاریان لێ بکەین کوونە ئەحواڵتان تەندروستیتان سپاس دەکەم هەست دەکەم لە شیردۆشینی هاتینەوە و کوو بوو وڵا باش بوو باش بوو یعنی چەند شیرتان دۆشی وڵاندە نەبوو کەم بوو بەس باش بدەی باش بوو ئەنگۆ عادەتەن سەعات چەند دەچنە شیردۆشان لای سێوە حیوان دێتەوە لە چیای زۆر باشە ساعت پێی دەبین ماوەکە چەندی پێدەچی لە سەعاتە چی پێدەچیتن ئەنگۆ سبێنان سەعات چەند هەڵدەستن وڵا سبەینێ ساعت حەفە دەستی ساعت هەفت لە ساعت هەفتەوە هەڵدەستن هەر خەریکی ئیش و کار و ماردۆشین و چوزان ئەشتانەنا ئەرێ وڵانانی سبیانان حیوان دەڕۆ هەتا سەحەت سێ وارن هاتەوە زۆر باشە بێجگەر لەوانە چی دیکە دەکەن ئەنگۆ وەچی کچەکی گەنج لەو گوندەی ینی بێجگەر لە شیر و ماست پەنیر ئۆشتانە بە خۆتان بە فرێشی دروست دەکەن چیت کە دەکەن وڵا یارمەتی خەسومان دەین لۆ پەنیر دروستکردنی و ماست دروستکردنی و ئیشی ناوماڵی دەکەن. شێف ئەوڕۆ چمان لە بۆ لێ دەنەی ئەوڕە خواردنە چ لێ دەنێن کودی لە ناو ماستی
بەس ئەوەندە بەمنی گۆسمێ بڕۆ تو کودیمنەوە بکڕە حاقت نەبێتن کودیمنەوە حەق کڕی نەبێت. بەدرت بوو کودیەکە دەست خۆش بوو، زۆر ناستک جوان بووە نیە؟ زۆر جوان بوو. زۆر باشە و لە بۆ ماوەستف کە کودی بە ماستیە من وەڵە یەکەم جارە جێم لێبێ و بشخۆم. شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە. سەرەتا من قیمەم ئامادە کردیان قیمەکە بەبێ ڕوون بەبێ هیچ شتێک دەکەینە ناو منجەری لەگەر بیبەری شیرن و پیازی تا قیمەکە جوان دەبتێ گەڵای غاڕم تێکردێ بەهاراتیش بەپێ ئارەزوی خۆت زیادی دەکەیت. زۆر باشە سووری دەکەی تیژی دەکەی بەدڵی خۆتە. ئەو ماستە چیە؟ ئەو ماستا ماستمان هینایە ئێستا ماستەکەی دەکەینە ماستا و لەگە هێلکەچی دەکەنە ناو منجەری کودیەکەشمان ئامادە بووە بەو شێوازەی ناوماندەرینایە ئەوە سۆرت کردیتەوە کەمە چی دەبی ناو ڕوونی سۆرکەوە تا کەمەگەها نەرمبی بەڵێ ڕقاتەکەی نەمینێتن. ئەوجە کودی دەبینم بە خرخڕش بڕیت ئەو کودیەشن بە خرخڕی بڕیە کە قیمەکەمان کردنایە ئەو کودیدادنین و بە داریدانە شتەچی قەپاتی دەکەین وە بین ناو ماستاوەکەی نەبتەوە. ئەوە شێ بۆچی تیچمەی خۆمان نییە بەس بە ماستی تقریبا نزیکە لە توچمە و لەوانە زەڵاتەمان هەیە زەڵاتەکەشمان زەڵاتەی کەلەمە بە ئاوی لیمە خۆشمان کردیان زۆر باشە و پیازەتە؟ ئەو پیازدا لۆجانە وەڵای ئەوجە شێ بە پیازە زۆر تامی خۆشە ئەوانەی بەڵێ زۆر خۆشە وەچی تەڕە پیاز دەخورێ و لۆ ماستاوەکەش پێویستمان بە نەحنایە نەحنای فرێشمان هەیە نعنای فرێشت لە گوندێ لێ کردەوە لە گوندیلێکانە پێیان کرد دەستت خۆش نعنای وشکیشمان هەیە و کەرەوزەشم لە پاژەوە کە قیمەکەمان ئامادە بوو ئەو کەرەوزەی دەکەینە سە قیمەکەی هەرەوە خستە سەر یەکسەر هەڕاز بە ئیشەکەمان بڕۆ ئەوجە بینەران ئەها ماستاوەک لەو جەوەی خۆش سارد بەفری تێکەی ئەوها ئەوجە و نعنعاشی تێکەی فرێش دانیشە سمێ برسیمانە ئێستا هەموو برسیانە و بە ڕۆژین شێف دەبینم دوسێ منجەریش لێرە دانایەوە چیە سوپیشمان هەیە سوپی کوارگم کردیا ئەوە اختیارێ لە خۆ دەتانی بیکەین ئەڵڵا بۆنی زۆر خۆشە شێف دواتان کردی شێف و برنجەکەش اختیاریە ئەمنە و کودێ لەگە برنجی دادنێم زۆر خۆشە ئەوە برنج زەردە بەڵێ زەردە دیارە جیز و فستقیشم سۆر کردەوە لەگە شعریاش برسیم بوو شێف وەڵی برسیم بوو ئەجە سمێ بکەین ئێستا پێکەوە کودیەکەی دەپێچینەوە یا ئەڵڵا کەچیەها بینە کەوتک بڵێ زۆر باشە ئەگەنە سمێت و ماستاوەکەم لە بگرەوە دەمە یەقلی پێچمە بزان کووە دەبامیش فێر بم چێ لە سەر مستەقبلم با فێر بم ئێستا ئەوە بعد لێرە بی پێشمنی گرتیە بزان چەند دەخەیە چەند قیمەی تێدابی خۆشترە زۆر باشە بە شێف ئەتولۆ کەرەوزەکەت سۆر نەکردەوە لە گەری نا ئێستا ئەو کودێل ناو ماستاوەکەی دەکرێتن کەرەوزەکە بە خۆی دەبێت و کەرەوزیش باش نیە زۆر سۆر کرێتەوە تامی خۆی لەدەست دەداتن زۆر باشە ئەوە ئێستا تەواوە پڕم کردێ لە قیمە پارچەشی لەوەی دەینی دای دەنین ئەوها بە پاڵە پەستۆ بەنەعای دای دەنەی ئەو داریدانە داری ددان ئێستا ئاوای لێ دێتن کووە شێف دەست خۆش زۆر جوانە شێف وەڵایم لەگە حەزمە لەگەر پێچمەوە دوای پێکەوە کاکە ماستاوە کەش لۆ دەکەم قەینە باشە باش وڵات حەست تۆ ماستاوکە بەخۆشی باسم کرد ها شێف ئەوە بێتگە لە ماسی دەتانی بە سۆریش لێنەی بەڵێ بە دەتانی بە سۆریش لێنەی پێی دەڵێن شێخ ماشی شێخ مەحشی دە شێخ مەحشی وە بزان بەس کودی نییە باینجانیشە بەڵێ زۆر باشە ئەوجا ئەو خواردنە من یەکەم جارە بخۆم بەڕای تو ئەلێرە خەڵک زۆر دەخواتن یان خەڵک کەم دەخواردنەشی نا بەس زەمە ناخۆینەوانە خواردنەشی زۆر خۆشن بەس نوێیە نوێیە بەڵێ ئەوەش داهێنانە تقریبان داهێنانە نا تایبەت نییە بە هیچ زێکی زۆر باشە تێک دەدەی نەبوو با ئێستا تاوەوە ئێستا ماستاوەکەمان حازرە جوان کوورەیە شێف ئەوە زۆر لە ئەوەی دۆغەوای نزیکە تاوە تقریبان تامی دۆغەوای دەداتن دۆغەوا قڕاو ئێستاش کودیەکانمان هەموو
ئەوە بۆ زۆرە پێچایتەوە إيه. چەقۆکی ئاوا لێ دەدەین و قیمەکەی ناویشی بکڵێتن بکڵێتن ماساڵکە بستنای بەڵێ وەبی تامی وەگریتن زۆر باشە هەمووی وە لێ دەکەن سمێتوان لەکەمش دێکەمە ناومەنزەرەکە تەش زۆر ئامادەیە باشە شێف بەڵێ بینەران زۆر دەڵێن حەزمان لە دۆغەوا و لە قوڕاویە کەنجین لەمان لێ دەنێ ئیشاڵە ئەوانیش دەکەین بەنامەمان زۆرە ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەو جە شێف ئێستەوە کە خستمانە ناو ئەو مەنجەرەی بەڵێ دەبێت چەند لەسەری بی دیار نییە کە چەند ئێستا و کودیەکە کەسکە إيه. تا زەر کەسکاتەکەی دەبی؟ لە دەست دەدا زەر دەبیتن ئێ تاو ئامادەیە لە خواردن بۆی قیمەکەی ناویشی کوڵایە بەس زۆر کودیەکەمایە باشە. بکڵێ زۆر باشە شێف ئەو دارانە نێنە دەرێ لەنا وەختی کوڵانشتی ناوەختی کوڵای نایەت دەرێ ئەو وەختی کە پێشکەشی دەکەین لە پێش خۆدارەکە لێ دەکەی و دەیخۆ دەخۆی بەڵێ کو سەر و پێی دەخۆی ئاداوەکەی لێ دەکەی ئەوش دارەکەی لێ دەکەی ڕێک وایە سەر و پێتیچما دەڕاوڕا بامیش دوقلی بخانەوەی شێف یاڵە ئەها بەنەعەی زۆر بەخێربێن بەخێربێن یاخوا ئێستا فەرمونون با ڕۆژەکەمان بشکێنین و دەست بە خواردنی ئەو خواردنە خۆشانە بکەین فەرموو خوا قبوڵی دەکات ئیشەڵڵا ئیشەڵڵا خوا ڕۆژ هەموو لایەکی قبوڵ دەکاتن پلە سەلامەت بیە خوا سەلامەت بی پلە ئەو ڕۆ بە خۆتان نەمارە چ شیوەکتان هەبوو دۆڵمەتان هەبوو وەڵا پێ دەچی دۆرمەت گەلە خۆش بیتن بەڕای تو خۆشە یان پرسیار لە مندارەکان بکەم دۆرمەی دای خۆشە وەڵا دۆرمەی سپی خۆشە یان دۆرمەی سۆر ئەگەر ئەنگۆ دۆرمەی دەکەن بە شتەکانی خۆتان بە سەوزەی خۆتان دەکەن هەموو ئەو شتانی کە لەکن خۆتان نمونە چاندرایە و دەچینن عنی بە فرێشی دەکەن چ شتێک هەیە ئەنگۆ لە خۆتان چاند بتان کەراوسەیە مەقسە تەڕەتولەیە دوورە زۆر باشە بەخمانە زۆر باشە ئەمن دیقەتی یەک شتمدا ژیانینگۆ چ فەرقی هەیە لەگەڵ ژیانی شاری نمونە ئێستا من هاتمە گوندینگۆ بەسەر ئەو چیایی کەتم زۆر ماندی بووم بەڵام ماشەڵڵا ئەنگۆم دەدیت ینی ئەتو تەمەنت چەند گەورەیە ینی لە من بە قۆترتانێت بەسەر ئەو چیا و گردانە بکەوی سەبەبی ئەو شتەی چییە؟ سەبەبەکەی خەلکە گوندیانی مەزبیتترن ڕاستە ئازاترن یانی ڕاستە هەندی خەلکی شارن یانی کۆچ برێن با بڵێن خەڵکی ناگەڕێت و یانی بە پێیان ناهاتە سوی ماکەتن و ینی دوور ناڕاتن بە پێیان ڕاستەکە بە سارەیە و ڕاستۆچ منە ئەمە ئەنگۆ هەموو ئیشتان هەموو ئیشیوانە بە پێ و بەدەست و یعنی بە خۆتان دەڕۆن و دێن و وەڵا ئیمە هەموو بە سیارەیە دوێ ئەوای یعنی ئەوە ژیانی ڕۆژانین گۆ لە بۆ خۆتان بوویتە ڕاضەکی زۆر باش ئەجە بە من ئەنگۆ زۆر مەشهورم بەوەی بەسەرهات بەسەرهاتی خۆشتانێ بەسەرهاتەکەم لۆ بجێرنەوە بەس دەبی دەست ڕاکێشن شەف لۆ پێیانناڵی دەست ڕاکێشن ئەو خواردنە خۆشە بخۆن دەست ڕاکێشن خواردنەکان تامکەن جە بەسەرهاتم لۆ بجێرنەوە قەت ئەو خواردنەتان خواردیە کودی لە ناو ماستی فەرمودایە گیان فەرموو ئەنگۆش لە ماڵێ لە ماڵە تاقی بکەنەوە بەڕاستی زۆر خۆش دەرچووە معنی یعنی سووکیشە لەسەر مەعیدەت و لە عینەن و خت بە ماستە و بە گۆشتە و زۆر تایبەتە بە تایبەت دۆ کەسانی حەزیان لە گۆشتی هەیە عافیەتان بێڕەبی ئەوزە ئێستا هەمووتان بخۆن بە تێر و پڕی دەزانم ڕۆژەکەتان زۆر بە ماندیبوون بەسەر بردیە ژیانی گوندی ماندیبوونی زۆرە ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن و زۆر سپاس زۆر سپاس داجیان فەرموو دەست ڕاکێشن فەرموو داجیان شیرینی بخۆ گەلە خۆشە فەرموو سەلامەت بێت